أهلا وسهلا بكم شبابنا في سور الحوت. مانگێک لەمەوبەر هێزەکانی سەر بە جەنەڕاڵ خەلیفە حەفتەر ئۆپەراسیۆنێکیان بۆ کۆنتڕۆڵکردنی شاری تەرابلۆسی پایتەختی لیبیا دەست پێ کردووە کەچی تا ئێستا نەیانتوانیوە هێڵی بەرگری هێزەکانی حکوومەتی تەبایی نیشتیمانی لە تەرابلۆس تێک بشکێنن. لە 4 مانگی ڕابردوودا هێزەکانی سەر بە جەنەڕاڵ خەلیفە حەفتەر لە هەردوو میحوەری بنکەی ئاسمانی ئەلوتیە 140 کیلۆمەتری باشووری ڕۆژهەڵاتی ترابلۆس و شارۆچکەی عجێلات 80 کیلۆمەتری ڕۆژاوای ترابلۆس ئۆپەراسیۆنێکیان بۆ کۆنتڕۆڵکردنی شاری ترابلۆس دەست پێ کرد کە لە میاندا بەبێ هیچ شەڕ و پێکدادانێک چوونە نێو هەردوو شاری سبراتەی 70 کیلۆمەتری ڕۆژاوای ترابلۆس و سرمان 60 کیلۆمەتری ڕۆژاوای ترابلۆس. لە بەرامبەردا لە 7 مانگی ڕابردوودا گوتەپێژی هێزەکانی سەر بە حکوومەتی تەبایی نیشتیمانی لیبیا عەقید محەممەد قونون و دەستپێکردنی ئۆپەراسیۆنێکی لە ژێر ناوی گڕکانی تووڕەیی بۆ بەرەنگاربوونەوەی هێزەکانی خەلیفە حەفتەر ڕاگەیاندبوو. لە ئێستادا شەڕ و پێکدادان لە نێوانی هێزەکانی سەر بە جەنەڕاڵ خەلیفە حەفتەر و هێزەکانی سەر بە حکوومەتی تەبایی نیشتیمانی لە دەوروبەری شاری ترابلۆس بەردەوامە. ئاماژەکان بۆ ئەوە دەچن کە لە میانی ئۆپەراسیۆنەکەدا هێزەکانی سەر بە جەنەڕاڵ خەلیفە حەفتەر لەلایەن کەتیبەکانی شاری زاویەی 45 کیلۆمەتری ڕۆژاوای ترابلۆس دووچاری شکستێکی گەورە بوون و بۆیە لەو میحوەرەوە هێزەکانی سەر بە جەنەڕاڵ خەلیفە حەفتەر ناچار بوون پێشڕەوەکانیان بەرەو شاری ترابلۆس ڕابگرن بە تایبەتیش کاتێک 128 چەکداریان لەلایەن هێزەکانی حکوومەتی تەبایی نیشتیمانیەوە بەدیل گیراون. دوای گەیشتنی پشتیوانی لە شاری مسراتە 200 کیلۆمەتر ڕۆژهەڵاتی ترابلۆس و لە شاری زنتان 170 کیلۆمەتر باشووری ڕۆژاوای ترابلۆس هێزەکانی حکوومەتی تەبایی نیشتیمانی توانیان پێشڕەوی و هێرشەکانی هێزەکانی سەر بە جەنەڕاڵ خەلیفە حەفتەر ڕابگرن. هێزەکانی حکوومەتی تەبایی نیشتیمانی خاڵی لاوازی هێزەکانی سەر بە جەنەڕاڵ خەلیفە حەفتەریان خۆستەوە و ڕێگەی گەیاندنی پشتیوانی هێزەکانی خەلیفە حەفتەر بۆ بنکەی ئاسمانی جوفرە 600 کیلۆمەتر باشووری ڕۆژهەڵاتی ترابلۆس و لە شوێرف 450 کیلۆمەتر باشووری ڕۆژهەڵاتی ترابلۆس و مزدا 200 کیلۆمەتر باشووری ترابلۆس و غریان و عەزیزیە و خەمیس بردومان بکەن. هێزەکانی سەر بە جەنەڕاڵ خەلیفە حەفتەر لە هەفتەی دووەمی هێرشەکانیان بۆ سەر شاری ترابلۆس بە بەراورد بە هەفتەی یەکەم بەلاوازی دەرکەوتون چونکە لە زۆربەی و میحوەرانەدا لەلایەن هێزەکانی حکوومەتی تەبایی نیشتیمانیەوە تێکشکێنراون.